بەڕێزان کچە نازدارەکانمان ئێستا بەڕێز مامۆستا ناسر تۆفیق بەرپرسی ئەنجومەنی پیشەیەکان و نوێنەری بەڕێز مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەفەرمێت بۆ پێشکەشکردنی گوتەکەی و تاج لەسەرمان بەڕێزیان با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير الله والسلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا سلاو رزي جناب يمين داري قشتي وانجمني جيبا جيري كرني يقرتي إسلامي كردستان أجيان ما خزمة جناب كان باشان بناوي باشان بەناوی خۆم و ڕێکخراوە پیشەوی جەماوەریەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان سوپاس و دەستخۆشی زۆرم بۆ ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان کە ماندوو نەبووانە دەیەمین فیستیڤاڵی تاجی زێڕینیان ئامادەساز کرد. جێگەی خۆیەتی دەستخۆشیێکی زۆر بێپایان بکەم لە لقەکانی هەر چوار مەڵبەندی هەولێر و دەوروبەر و سۆران و کۆیە و لێرەوە جێگەی خۆیەتی دەستخۆشیێکی زۆر لە ڕێکخراوی یەکگرتووی خوشکام بکەم لقەکانی ناو شاری هەولێر و دەوروبەری کە هەمیشە هاوکارێکی باش بوون لەسەر خستنی پرۆژەی فیستیڤاڵی تاجی زێڕین. پاشان دەستخۆشیەکەین لە هەر کەسێک کە هاوکاری سەرخستنی ئەم پرۆژەیە و تەواوی پرۆژەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و پرۆژەکانی ڕێکخراوی گەشەپێدان دەکا ئایا بە دوعایەکی خێر یاخود وشەیەک یاخود 1000 دیناریەک لێرەوە داوای قبوڵبوونی لاخوا بۆ دەکەین خوای گەورە سەربەرز و سەرکەوتویان کە. اینجا دێمە حوزوری ئەم کچە جوانانە و ئەم خوشکە عەزیزانەم پێتان ئەڵێم سڵاو لە شاجوانەکانی کوردستان. ئێوە لای ئێمە شاجوانەکانی کوردستانن کە بە پابەندبوونی خۆتان بە فەرمانی خوای گەورە سەلمانتان ئێوە ئاەتێکی زیندوی خوای گەورەن کە بەسەر زەویا دێن و دەڕۆن. عەزیزەکانم، حەزرەتی عایشە عەلەیها سڵاوی خوای گەورەی لێبێ ئەیوت پێغەمبەری خوا قورئانێ بوو ئەڕۆژت بە ڕێگا. ئێمەی ئافرەتان کاتێ باڵاپۆشی ئەکەین ئەو ئاەتانە جێبەجێ ئەکەین کە خوای گەورە فەرمانی پێکردوین، چونکە ئێمەی موسڵمان باوەڕمان بەخوا هەیە و باوەڕمان بە تەواوی پێغەمبەران هەیە و دوایەمین پێغەمبەر کە موحەممەدە عەلەیهی السەڵات وەسسەلام و باوەڕمان بە قورئان هەیە و پێمان وایە ئەم قورئانە مانوێڵێکە کە ئەبێ ئێمە لەسەری بڕۆین. ئەگەر ئینسان ئەو کەتەلۆکە لەسەر ئەو کەتەلۆکە نەڕوا کە خوای گەورە یاوێکی پێی ڕێگەکانی لێو نەبێ و نزیکترین ڕێگەش لە بینی دوو خاڵە لە شوێنێکەوە بۆی بڕۆی بۆ شوێنێ هێڵی ڕاستە. ئەو سڕات المستەقیمە کێ ڕێگەی پێپشان ناوین؟ خوای گەورە پێی پیشان ناوین، چونکە خۆی خەڵقی کردوین، خۆشی ئەزانێت چ ڕێگەیە باشە بۆمان. بۆیە چۆن باڵاپۆشی داناوە بۆ ئافرەتان فەرمانی تریشی داناوە بۆ پیاوان، فەرمانیش هەیە هاوبەشە لە بینی هەردووکمانە. گرنگەوەیە ئێمە کاتێ بەگوێی خوای گەورە ئەکەین یعنی لەگەڵ گەردیلەیەکە لەگەڵ ئەلکترۆنێکە کە بە دەوری ناوکە ئەسوڕێتەوە هەماهەنگین هەتا سوڕانەوەی مەجەڕەکان. کەواتە تۆ ئێستا کاتێک ئاەتێکی خوای جێبەجێەکەی کەواتە ئاەتێکی زیندوی بەسەر زەویە ئەڕۆی. بۆیە ئەبێ بەوە ئیکتیفا نەکەی تەنها سەرپۆشێک بێ و تەنها جلێکی فراوان بێ، ئەبێ کار لەسەر ناوەڕۆک بکەی. عەزیزەکانم، ئیسلام و بەرنامەی خوای گەورە هیچ لە فەرمانەکانی جەستە لێی بەدەر نییە، بەڵام جەستە سەنتەر نییە. مەبەستم ئەوەیە کە تۆ کاتێ نوێژەکەی ئەبێ جەستە حازر بێ و ئەبێ ڕکوع و سوجود بەرێ. کاتێ بە ڕۆژووە بی ئەبێ جەستە حازر بێ، کاتێ باڵاپۆشی ئەبێ جەستە حازر بێ. بەڵام ئەسڵی ئیشی جەستەکە بۆ ناوەڕۆکە. یعنی نوێژێک ئەگەر وا لە ئینسان نەکا فەحشا و منکەر نەکا نوێژەکەی وەکو پێویست نەکردووە.
ئەبێ نوێژوات لێ بکە هەڵەنەکەی باڵاپۆشیش فەرمانێکی خوای گەورەیە ئەبێ وات لێ بکە هەر کەسێک بینیتی بڵێ ئەوە نمونەی مسڵمانە ئەبێ هەر کەسێ بینیتی بزانێ کە تۆ نمونەی بۆ پێکەوە ژیان نمونەی بۆ ئەخلاقی جوان نمونەی بۆ پاراستی بەها باڵاکان ئەبێ تۆ لەم زەمەنی ڕووکەشگەراییە لەم زەمەنی ئیحتیمامدانی و مادیگەراییە تۆ جیاواز بی لە خەڵکی تۆ هەمیشە ڕێکپۆش بی جوان پۆش بی لە سنووری شەرعە بەڵام گرنگیدانت بە عەقڵت بە فکرت بە هۆشت بە زیرەکیت بە داناییت بە ئەخلاقت بە ڕێزگرتنت لە گەورەکانت عەزیزەکانم دنیا بەرەو مادیگەرایی ئەڕوا خەریکە مناڵەکان ڕێز لە دایک و باوکیان ناگرن بۆیە زۆر گرنگە ئێمە ئەو هەوێنە بین کە هەمیشە ڕێزی دایک و باوکەکان لەلامان گەورە بێ بۆ ئەوەی خێزان کە یەکەیەکی گرنگی کۆمەڵگای کوردەواریە هەمیشە ئێمە هۆکارێک بین بۆ هێشتنەوەی و هەمیشە دژایەتی هەموو هەڵوێست و هەناسەیە بکەین کە کارەکە بۆ هەڵوەشانەوەی ئەو خێزانە گەرم و گوڕ و ئارامەی کە تاکی تیا پەروەردە ئەبێ کوردستان بە قەیرانی زۆر گەوراتێ ئەپەڕێ شتێک کە هێڵاوێتیەوە ئەو دینداریە پاکەیە زایدەن ئەو خێزانە تۆکمە و ئارامەیە کە گەنجەکانمان لە ئامێزیا گرتووە بۆیە ئێوە مادام ئەمڕۆ 3000 کچی جوان لەم قاعەیە کە لە ماوەی ئەم 4 ساڵە باڵاپۆشی کردووە ئەبێ ئێوە ببن بە هەوێن بۆ ئەم دەڤەرە ئەبێ بە فعلی پێتانەوە دیار بێ کە کچێکی باش هاوسەرێکی باش لە مستەقبەلا دایکێکی باش ئەو کاتە کوردستان هەر لەسەر پێی خۆی ئەوەستێ ئێمە بۆ ئەوەی باڵاپۆشیەکەین بۆ ئەوەی شوناسمان دیار بێ شوناسی ئیمانیمان دیار بێ بەڵام دوو شوناسی زۆر گرنگ هەیە شوناسی نەتەوەیی و شوناسی ئاینی و مسلمانیمان خوشکە عەزیزەکانم ئێمە بۆیە جلی کوردی لەبەر ناکەین ئێستا لەبەرەوەی جلی ڕسمی دەوام و دائیرەکان جلی کوردی نییە ئەگینا جلی کوردی باشترین شێوازی باڵاپۆشیە جوانترین شێوازی باڵاپۆشیە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان یاساکان وایان کرد هەمومان جلی کوردی لەبەرکەین ئەو کات ئێمەی باڵاپۆشان لە هەموو کەس زیاتر فەخرەکەین بە جلی کوردیەکانەوە زۆر جار ئەم گلەی ئێمان لێەکەن ئەڵەن ئێوە جلی عەرەبیە هێنن بڵێن نەخێر ئێمە جلی عەرەبیمان نەهێناوە ئێمە وەک ئێوە جلی ڕسمی لەبەرەکەین ئەگینا ئەگەر ببێ بە جلی کوردی ئێمە لە ئێوە زیاتر حەزمان لێتی نەهێڵن هەرگەز کەس مزایەدی نەتەوایەتی بەسەر ئێوە بکە چونکە کەس بەقەدر ئێوە دڵسۆزی نەتەوە و میلەت و خاک و وڵاتی خۆی نییە عەزیزەکانم زۆر گرنگە لە بیرتان بێ کە خوای گەورە خۆی فەرموویەتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێوە ڕێز لێگیراون لای خوا هەرگیز خۆتان بە پلە دوو سیر نەکەن و ڕازیش نەبن هیچ کەسێ بە پلە دوو سیرتان کە بەڵام فەرقی ئێمە لەگەڵ خەڵکی ترا ئەوەیە ئێمە سیراع و ململانێمان نییە لەگەڵ ڕەگەزی بەرامبەرە ئێمە وەکو مسڵمان قەناعەتمان وایە هەردوو ڕەگەز تەواوکاری یەکترن هەر کەسێک پێمان ئەڵێ ئیسلام مافی ژنی خواردووە و ژن بە پلە دوو سەیرەکە ئێوە زۆر بەسەر بەرزانە بڵێن نەخێر ئیسلام هەردوو ڕەگەز وەکو یەک سەیرەکە و هەردووکیان بە تەواوکاری و تەواوکاری یەکتر ئەزانێ چکە خۆی فەرموویەتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم وفرموویەتی ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم نەیفەرمووە بەڕێزترینتان پیاوەکانن فەرموویەتی کێ لە هەمووتان پارێزراگارترە کێ لە هەمووتان متەقیترە ئەوە لای خوا لە هەموو کەس بەڕێزترە وەکو چۆن جاری وهەیە یەکەمەکان لەسەر ئاستی کوردستان باڵاپۆشانن بە فەزلی خوا بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە بتوانین متەقیتر بین پێشی زۆرینەی ژنەکان و پیاوەکانە دەینەوە لای خوای گەورە بە ئیزنی خوای گەورە جا ئەزیزەکانم ڕێکخراوی گەشەپێدان عورفێکی ساڵانەی هەیە هەموو ساڵێک هەر ساڵی لە پارێزگایەک فیستیڤاڵی تاجی زێڕینەکە لەو مانگەی کە یادی جیهانی ساڵڕۆژی جیهانی باڵاپۆشانە تەواوی ڕێکخراوی یەکگرتووی خوشکان و گەشەپێدان سەرقاڵی تەوعیەن لەسەر باڵاپۆشی بۆچی ئەم گرنگیدانە بە باڵاپۆشی چونکە ئێمە قەناعەتمان وایە باڵاپۆشی یەکێکە لەو هۆکارانەی کە ئەیسەلمێنێ مرۆڤ ئافرەتیش مرۆڤە چونکە کاتێک ئافرەت چوویە دەرەوە ئەگەر خۆی وەکو بووکەڵە عەرز کرد بەرامبەر وەکو بووکەڵە مامەڵەیەکە بەڵام کاتێک خۆی دائەپۆشێ
بەو سنوورەی کە خوای گەورە بۆی داناوە و ئەچێتە دەرەوە بەرامبەر مەجبورەکە وەکو مرۆڤ مامەڵەیکە کەواتە بۆیە ئێمە بە دوو ڕێکخرا و زۆر گرنگی بەمە ئەدەین چکە قەناعەتمان وایە ئەمەوە ئەکالەوەی ئافرەت ئازاد و ئازادتر بێ لە سنووری شەرعی خوا و هەستکە پاڵپشتێکی زۆر گەورە ئافرەت زۆر پێویستی بە پاڵپشتیە کاتی ئەحساسی کرد هێزێکی گەورە لە پشتێتی و خۆشی ئەوێ بە دڵنیاییەوە بەهێزە بێ متمانەی بەخۆی ئەبێ لە قۆناغەکانی ژیانیا یەکەمە بێ و ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە مەرحەلەیەکی شاشکستی هێنا هەرس ناهێنێ بێئومێد نابێ و ئەگەر لە شوێنێکی شا سەرکەوتوو بوو مەغروور نابێ ڕێکخراوی گەشە پێدان وەکو عرفێکی خۆی تاجێک ئەکاتە خەڵاتی ئەوانەی کە لە فیستیڤاڵا بەشدارن ئەم تاجە تاجێکی ڕەمزیە هەر کەسێک قورئان باش بخوێنێ و باش ئیشی پێ بکە خوای گەورە لە قیامەتە تاجێکی ئاڵتونیە خاتە سەرسەری دایک و باوکی ئاخۆ چ تاجێ بخاتە سەرسەری کەسەکە خۆی ئەگەر تاجێکی ئاڵتونی بخاتە سەرسەری دایک و باوکی ئاخۆ ئەوەی کە تەطبیقیەکە و کەسەکە خۆی چ جۆرە تاجێکی بخاتە سەر بۆیە ئێمە هەر یەکێکتان لەو جانتایی لەبەردەستانایە تاجێکی ڕەمزی تایە ئێستا هەمووتان هەستنە سەر پێ تاجەکان لەناو جانتاکانتان بگرن بەدەستانەوە بۆچی خۆتان ئەیخەنە سەرسەرتان لەبەرەوەی خۆتان بڕیارێکی سەر بە خۆیانەی خۆتان داوە کە باڵاپۆشی بکەن کەس بە زۆر پێی نەکردوون بڕیاری خۆتانە ئێمە تەنها پیرۆزباییمان لەسەرە تاجەکان بکەنە سەرسەرتان تاجەکە تاجی شکۆ تاجی ڕێز تاجی سەربەرزی بکەنە سەرسەرتان و چەپڵەیەکی قایم بۆ خۆتان لێن یاخوا پیرۆزتان بێ سەرکەوتوو بن سەربەرز بن ئینشاءالله لە دنیایە ئەبنە هەوێنی سەرخستنی ئەم کۆمەڵگایە و ئەبنە یەکێک لە دڵسۆزەکانی و ئینشاءالله لە ژیانی شەخسی و سەرکەوتنە بن پیرۆزتان بێ سڵاو و ڕێزمان بۆ کەس و کارتان سڵاو و ڕێزمان بۆ دایک و باوکتان وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه